ئینتاجی ئێمە پەیوەندی بە کرێکارەوەیە چەندێک کرێکارمان زیاتر بێ ئەوەنە بەرهەممان زیاترە بنمونە ئێمە ساڵان لە 20 بۆ 25 کرێکار بۆ 30 کرێکارمانە بوو هەموو ساڵەکە بەڵام بە هەردوو بەشەکەەوە زیاتر لە نیم لە نەمامان بەرهەمێنە ئێستا کە کرێکار نییە ئەوە تا مەسەن ڕێکخراوەکان ئیشمان بۆکەن یا مەسەن بەڕێوەبەرایەتەکەمان ئەتوانێت لە ساڵەکە 10 ڕۆژ 15 ڕۆژ مانگێک هەر ئەوە ناتوانێت کرێکاران بچکە ئەویش لەسەرەکەی ئەوەنە نییە لەبەر مەسەر ئەمساڵ بە هەردوو بەشەکەمانەوە بەو نەبوونی کرێکارش و زیاتر لە 150,000 نەمامان بەرهەمێناوە وەڵا لەو قەیرانی لەو قەیران کە دەستی پێ کردووە لە شەڕی داعشەوانەوە تا ئێستا ئەمە بێکرێکارین یانە کەم لە ساڵێکە مانگێ 2 مانگ هەرەوەنە نایبین بۆ هیچ شوێنە ئێمە دارەقاباتەکە لە ساڵ 75 بێبەرامبەرە بۆ حکوومەت و بۆ ڕێکخراوەکان و دامەزگا حکوومیەکان ئەویش بە کتابی ڕەسمی کتابی بەڕێوەبەرایەتەکەمان یا کتابی وەزارەت چەندێکی بۆ بنووسی ئەمە بۆیان دابین نەکەین دارەبەریەکەش هەر لێرە ئەفرۆشێخە ئەلانی بۆکەن کە دەستمان پێ کرد خەڵخۆیە لێرە دارەکان نەکرێت تەنها نەبوونی کرێکارەکە کرێکار نەبوو تۆش لێرە هیچ شتێکە بۆ ناکرێت بەڕێوەبەرایەتیش ناتوانێت بخۆی ئەبێ وەزارەت ئەو بودجەیە دەرخانکە بۆ نەمامگەکان ئەوانەی کە نەمامە هێن لە دەرەوە نەمامگەی حکومی نیە نەمامگەی ئەهەلیە خۆیان بە ئارازی خۆیان تجارەت دەکەن کاسبیەکەن ئەوان شتەکانی ئەمە مەسەن بۆ نمونە سنۆبەرێک لێرە بە 750 بە 500 نارەوانەی دەنە 10,000 خۆی لە ڕاستیدا نەمامگەی سیروان کرێکاری پێویستی نییە ئێمە ساڵانە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە توانیمانە ژمارەیە کرێکاریان بۆ دابینکەین و هەروەها وەکو بەڕێوەبەرایەتی گشتیش ژمارەیەکی کەم کرێکارمان بۆ دابین کردوون بۆ ئەوی بتوان هیچ نەبێ کارەکانیان ڕایی بکەن و خۆشتان ئاگادارن ئێستا بەهۆی ئەم قەیرانە قوڵەی کە بەرەو کێرەمی کوردستانی گرتووە ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانین تەنانەت پێداویستیە بچووکەکانیشان بۆ دابینکەین چ جای بتوانین کرێکاریان بۆ دابینکەین بەڵێ بێگومان نەبوونی پارە گرفتێکی سەرەکیە بۆ ڕایکردنی کارەکان بۆ نەتوانینی دابینکردنی پارە بۆ ئەوەی کرێکاریان بۆ بگرین بۆ ئەوەی ئیشوکارەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوەبەرن